خاستن ڕۆژە فریەکان شەقڵاوە هیچ دکتۆرێک بوونی نییە یعنی ئەچێت تەواوی کەسێک نییە بەهاناتەوە بێ و ڕۆژانی ئاسایش ینی لە زۆربەی کاتەکاندا دکتۆرەکان تاخیر دێن بۆ دەوام و نەبوونی ئیشاعا ینی گەورەترین کێشە بۆ خەڵکی شەقڵاوە دروست کردووە ینی تا ئێستا عملیاتێکی گەورە لەو شەقڵاوەی نەکرایە لە شارەی نەکرایە تەندروستی ینی نەخۆشخانەیەکی گەورە نەبوونی ینی کەمتەر خەمی لە ڕووی نازام کو پێت بڵێم ینی بەڕاستی کەمتەر خەمن وەک وەزعی تەندروستی لە چاو گەورەی ناوی خۆی نییە شەقڵاوێ ڕاستی داوا لە حکوومەت یان هەر جێکی دی دەکەین زیاتر ئاور لێ بدرێتەوە ئێستا بۆ نمونە لە گوندێک لە دەوروبەری شەقڵاوە یان لە ناحیەک لە دەوروبەری شەقڵاوەی کە نەخۆشێکی تۆزێک حاڵ شوڕ دێت یەکسەر ڕەوانەی دەکەن لە بۆ هەولێری یعنی زۆر خزمەتگوزاری سەرەتای پێشگەش دەکەن جا ئەگەر شکان بێ تیمارکردن یان دەرزی لێدانێکی تەبیعیە ئەگەر نا بەڕێکردنە لە بۆ هەولێری چونچە بەجددی دەبی لە چاو ناوی خۆی قەزایە دەبی هەموو خزمەتگوزاریەکی هەبا لە لایانی تەندروستی هەز دەکەم زۆر لاوازە بەجددی سنووری بەڕێوەبەری تەندروستی شەقڵاو خۆی لە 34 بنکەی تەندروستیە بینێتەوە لەم 34 یازدەیان بنکەی فەرعین ڕۆژانە کە دەوامەکەن لە شەمە تا پێنجشەممە بۆ نمونە بەشی ددانمان هەیە و ئامێری تیشکە بۆ نمونە سۆنەراوان هەموو خەڵک دەتوانێت بێ سەردانی بکە و ئەو پزیشکانەی کە لەوێ وەکو پزیشکی پسپۆر داوامەکەن دەتوانن بە پێی نەخۆشی ئەو کەسانەی کە سەردانەکەن پێویستیان بە چییە بۆیان دەکرێت لە ڕووی دا و دەرمانەوە دەتوانم بڵێم تاکە بەڕێوەبەرایەتین لە سنووری پارێزگای هەولێر کە کەمترین کێشە و گرفتی دەرمانمان هەبووە لەبەرەوەی ئێمە لە هەولێر لە کۆگای دەرمان هەر شتێک بۆ ئێمە بێ ئێمە بەپێی جوگرافیا و شوێنی بنکە تەندروستیەکە ماگانە بەسەر بنکە تەندروستیەکان دابەشیەکەین و نەخۆشخانەی شەقڵاوەش لە ساڵی 2016 بە فەرمی گواستراوەتە سەر بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر هیچ پەیوەندیەکی بە ئێمەوە نییە واتە نە فەرمانبەرەکانی و نە هیچ شتێکیان سەر بە ئێمە نییە وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی شەقڵاوە